بینەرانی عزیزی کورسات ئەم کاتتان باش خۆشحاڵم لە بەرنامێکی نوێی وێنەگرافی دێنەوە دیداری ئێوەی ئەزیز و خۆشەویست هونەرمەند و کەسایەتی خۆشەویست کاک عەبدوڵڵا حەمە ساڵح ئەم هەفتەیە میوانی بەرنامی وێنەگرافی دەبێت. کاک عەبدوڵڵا حەمە ساڵح یەکێکە لە کەسایەتە جوان و هونەرمەندە دێرینەکانی کوردستان. ساڵانێکی زۆر و زیاتر لە 50 ساڵە سەرقاڵی کاری هونەریە و هەر لە سەرای ساڵی هەفتاکانەوە بە کۆمەڵی کاری جوان کە لەو سەردەمە بەلانەوازان و بە چەخماخە دەستی پێکردووە و هەتا ئەم ساتەوەختەش کە زیاتر لە نیو سەدا ئەکات لە کارە هونەریەکانی بەردەوامە و لە ماوەی تەمەنی خۆیدا بەشداری دەیان کاری هونەری و فیلمی سینەمای و درامای تەلەڤیزیۆنی و شانۆیی کردووە. هاوکات لە بواری سیاسەتی جا ساڵانێکی زۆرە سەرقاڵی کاری سیاسیە و ساڵانێکی زۆر لە دەرەوە پێشمەرگە بووە لە شاخ و بەهۆی پێشمەرگایەتی و بەهۆی پرسینەتەوەکەی ساڵانێکی زۆر ئاوارەی وڵاتان بۆ لەو پێناوەشدا قوربانی زۆری داوە. کاک عەبدوڵڵا خاوەنی ئەرشیفێکی دەوڵەمەندە و کەسێکی قسە خۆش و ڕووخۆشی شاری سلێمانی ئەمە پێمان خۆش بەم هەفتەیە بچینەوە بۆ ئەزمموی ئەو بۆ ژیان و چیرۆکی وێنەکان و یادەوەرەکانی کاک عەبدوڵڵا. کاک عەبدوڵڵا جانم کاتە باش. هەموو کاتێک زۆر سپاس بۆ جەنابەت. چامان ڕوومکە بینیمانیت. من ڕوونتر. تەندروستی چۆنە ئێستا؟ باشە لە چاو خۆی. ئیشەڵا هەر باشە بیت. نادبینم جاران زوو ئەم بینیت لە بازاڕ و ئەوانە ئێستا کەمتر ینی خۆی تۆزێدان خۆشە کە تەقاو دەبیت نییە لە خۆتەوە خاو بیتەوە. خاوبنەوەی ئێستا وتەی خاننشین زیاتر بەچیوە سەرخاڵی ڕۆژانە. وەڵڵای کە ئینسان خاننشینە بێ نازانێت چی بکە. هیچ کارێکی هونەری هەیە لە ئێستا سەرخاڵی بیان؟ تەمەنا ئەەکەم کارێکی هونەری باشە بێت و کاری تیا بکەم. بۆ هیوایە ئیشەڵا. دیارە جەنابەت خەڵکی سابوونکەرانن هەر بە ئەسڵ عایلەی ئێوە خەڵکی سابوونکەرانن بەستۆ لە بەرزنجە لەدایک بوویت. بەڵێ. بۆچی لە بەرزنجە لەدایک بوویت؟ لەبەرەوەی باوکم پۆلیس. بەهۆی داوامی باوکتەوە ئەو ساڵانە چوونەتە. هەر یەکەمان لە شوێنە لەدایک بووین. هەر یەکەمان. بەس لە بەرزنجە گەورە نەبوویت؟ نانە من هەر بەرزنجەم بەبیر نایە مەگەر دوایی بە پێشمەرگایەتی کە چوومەتەوانی. ڕاستە. ئەژنە نە لەوێ گەورە نەبوو. دەستەکانە خۆش بێ پێم خۆشە خۆت باسیشی باوکتم بۆ بکەی کە ئەمە وێنەی ئەوە پێم وابێ کاک حەمە ساڵح. ئەمە باوکمە بەڕەحمەت بێ پیاوێکی زۆر سەبور بوو، پیاوێکی زۆر متەدەین بوو، پیاوێکی زۆر بەبایەخ بوو، شخصەتی تایبەتی خۆی هەبوو، زۆربەی زۆری ژیانی بە زەحمەتی پۆلیسیوانێ بەسەر کرد و نزیکەی 30 ساڵێک پۆلیس بوو لەبەر ئەوەی کە زۆر 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 متمانەی بەخۆی هەبوو هیچ ماستا و مامەحەمەدی بۆیش کەسێک ناکرد هەتا خانەنشین نەبوو خەتێکی وەرنەگرت کە خاننشینی بۆیش لەبەر خەریەوە خەتیشە ناکرد. پیاوێکی زۆر سەبور بوو زۆر پیاوێکی معقوڵ. ڕۆحی شاد بێ ئیشەڵا. ئەمە شەر وێنەیەکی تری جەنابی باوکتە بەڵام لە تەمەنێکی دیارە. بەڵێ ئەمە لە تەمەنێکی گەورەترا بوو. بەڵێ بەڵێ ئەمە ڕاستە دەستەکانە خۆش بە دیارە کاکە بڵاتۆ وەکو نازنا و هەر لە ناو سلێمانیە بە عەبەی تەمە ناسراوی. بۆچی پێ دەڵێن عەبەی تەمە؟ تەنها فەخرێک کە بۆ من هەیە شانازێکەیە ئەوەیە کە دایکی دووهەمم تامین ئەحمەد گەورەی کردوم پێی گیانوم و گۆشی کردوم و بە زۆر شتی چاکی فێر کردوم زۆر شتی فێر کردوم کە لەوانەیە هیچ دایشیش کرد نەتوانێت بۆ تەریقی بێ. ینی ئەو تەمەیە داشی خۆشن نەبوو تاریخان. دایکی دووهەممە. دایکی دووهەممە. بەڵام تۆ لە خەبی دانزای ئەوت هەڵگرتەوە. فەخریشی پێوەکەم. ڕاست. دەستەکانە خۆش بێ پێم خۆشە وێنەیەشی تامین خان کە لەم وێنەیە هەیە پیشانی بینەرانیشی بینەما. بەڵێ. ئەو کەسەیەکە لە ژیانی تۆ ڕۆڵی گەورەی هەبووە. بەداخەوە کاک عەبدوڵڵا ڕۆحی تامین خان شاد بێ. دیارە جەنابەت لە خۆشەویستی خۆتە بۆ ئەو کارچەنە دایکی خۆشن نەبوو بەڵام ئێستا تا بینم دڵت پڕە بێ لەبەرەوەی زۆر باش بووە لەگەڵتا. ئەمە زۆر جارەڵێن باوەژن خراپەیە بۆ مناڵیان زۆر حاڵەت هەیە ئەمە لە ناو کۆمەڵاتی ئەمە بەنەوەکی تر ڕۆشتە بەڵام ئەبینین ئەم چیرۆکە لای تۆ پێچەوانێ. خراپی دەوری کاریگەری زیاترە ژنا چاچی بە هەموو کەسێ ناکرێ. ڕاست. خراپی هەچی کەسێ ئەگەر بێ بیکە ئەتوانێ بیکە بەڵام چاچی زۆر زەحمەتە کەس ناتوانێت وەکو دایکم چاک بی. دەستەکانە خۆش بە کاگە بڵات دیارە جەنابەت لەو کاتێکە شتە قوتابخانە لێرە ساڵێک دواکەوی لە خوێندن. بۆچی ئەو ساڵە دواکەوتی لە خوێندن؟ وەڵڵی من بەجسم پشکۆلە بووم باوکم بەڕەحمەوێ دەستی گرتم بم با داخڵم کا لە مەکتەبی مەڵکەنی. بەڵێ. فەراشیشی لە بوو فەراشەکە
جلی ستایلی هینی لە بەرابۆمە کەوا و سەڵتە شتیوە مشتی جامانەی تێکەڵ کرده بوو منی دی بەدەسی باوکمانەوەتی حمە ساڵان ناشی عبە هێنابێ داخلی کەوتی بەرەوەڵاوتی بیبەرەوە کاکەم ماوێتی بە قسەکەی و ساڵێکم فۆتا هەر بە ڕنگ و ڕوتی ماوێتی وتی ئەوە بابە ماوێتی بیبەرەوە ساڵێ نەیبرمە ئیدارەکە گەڕانمێ ساڵێکم فۆتا ئیتر دوای ئەو ساڵە بە ڕەحمە بێ باوکم نەقلی چوارتا کرا ئێمە چوینە چوارتا جا شتێکی زۆر سیر لەوە کە من لە چوارتا تۆزێ بە مناڵی بزێو بووم هەمیشە دایم لە دەوری مەخفەرەکە بووم حەزمە کرد بزانم چییە چی نییە لە ئەزمە ڕەوانێ بە ئاوێنە تیشی گەرا لە ناو چوارتا پۆلیسێکیش لەوێ مخابر بوو تیشکەکانی وەرئەگرت بە ئاوێنەکە ئەوش هەر بە ئاوێنە تیشکەکەی ئەم پرسیەم و ئەمە چییە وتیان مخابەرەیە باوکە مخابرە چێوتی نە ئەحمە مەلا ئەحمە زانێ ئەو مخابر بوو وتم کاک ئەحمە ئەمە چێوتی وەڵا ئەوە بە ئیشارەت کە ئەزانی ناڵێن چی شتەکان بروسکەکانمان بۆکەن وتی ئەوە باوکم بە ڕەحمە بێ وتی ئەوە کەریمی ئەحمەی کابانە مامۆسا کەریم مخابر بۆ کاتە لە مخابرە بۆمانە ئیتر من ئەو فزولیێتم تیا بۆ حەزمە کرد شت بزانم هەر لە سەرەتاوە ئەوەی کە زانیم ئەو بکە بە ئاوێنە مخابرە ئەکرێت ینی بەلا شتێکی سێست ئەو ساڵە کە نەقلی وێکراین تامان ئەو ساڵە من مەکتەبەکەم فەوتا دوایی هەر لەوێ بە ڕەحمە بێ باوکم تەقاوت کرا نەقلی مۆکەبە بوو لە مۆکەبە تەقاوت کرا کە تەقاوت کرا هێنانەوە ساڵی دوایتر شۆڕشی چواردەی تەمووز بوو من ڕژێمی پاشایەتی ڕووخا بوو من لە دوایی بۆ ساڵی ئایندەی خوێندن لێرە داخلی مەکتەب کرام چیزە چ قوتابخانێک قوتابخانەی زێوە نەبوو هێشتا زێوەرە خەلەکان نەبوو لە مەڵکەنێکە لەو مەکتەبی مەڵکەنی کە نیانێشت باسی هینەوە فەراشەکە فەشەلم کرد ساڵی دوای ئەوە لەوێ داخلی مەکتەب کرام ڕاستە دیارە تۆ لە هەر لەو ساڵانە لێرە خوێندن تەواوەکەی سەرەتایی و هی ناوەندیش بەڵام هەر لە تەمەنێکی مناڵوە لە 64 پێما بێ ئەچیتە دەرەوە لەو تەمەنە مناڵی ئەتێ ببی بە پێشمەرگە بەڵام فەتاحەغا ئەدنێرێتەوە بۆچی ناردیتی و وڵی فەتاغا بە ڕەحمە بە پیاوێکی خوێنوار و پیاوێکی زۆر هۆشمەند و یعنی بڕوای بەوە هەبوو کە پێشمەرگایەتی تاقە و توانایکی زۆری منش مناڵێکی هین بووم هاکەزایی بووم وتی باوکەیان وعدی پیا بێت تۆ بڕۆرەوانێ ئەوە ئیستا ناوە دەنووسین بە پێشمەرگە حسابی بەس شۆر خوێندنەکەمان بۆ بکە بە زۆر نردمێوانێ بۆ خوێندنەوە شتێکی باشێکی لە کاتی خۆی ئەو بووە بوو گەڕاموانێ و لە مەکتەبا بەردەوام بووم دەستەکان خۆش بێ خوێندنەکەت تەواو کردو تا ئەگەیتە قۆناغی ئامادەیی بەڵام بۆی باردۆخی زروفی سیاسی و کاتەوە پێما بێت تەواوی ناکەی بەڵام دواتر هەر کۆڵ نایت و لە دوای هەرسی شۆڕش لە دوای 75 دیسان دەستەکەیتەوە بە خوێندن من خێزان ممارە کرده بوو کە شۆڕش هەڵگیر سایوانی بڵین بەیانی 11,000 فەشەلی کرد من چوومەوە بۆ پێشمەرگایەتی جارێکیکە لە پێشمەرگایەتی ئەوە بوو ساڵێک بەردەوام بووین دوای ساڵەکە هاتینەوانێ کە هاتینەوانێ ئەنجا خێزانم گواستەوە خێزانم دروست کرد پێکمەوە مارەم کرده بوو من خۆم چوو بووم بۆ خۆ بە کوژدان بەڵامی تر کە هاتوانێ ئەمەم گواستەوانی خێزانم دەستەکان خۆش بێت لە قوتابخانەی سەرەتایی باسی ئەوت کرد کە مامۆستا حەمە باقی سەعید کە تەمەنی درێژ بێ ئێستا ماوە ڕێز و سڵاو خۆشەویستیمان بووە هێوتر ئەو مامۆستان بووە کاریگەری چی بوو لەسەرت مامۆستا پێما بەجارێکیش بە سیارە لێ یاوی پاش حەبە ڕۆژاوتی ترسم هی لە عینی عازێتەکەی وتم مامۆستا باقی خزمیشمە باوکی مامۆستا باقی و باپیری من ئامۆزایەک بوون جا مامۆستا باقی بووی باسکردن وتی کاکە ئێمە لە دارەشمانەوە هاتوین و وتم بەخوا مامۆستا من ئەو مێژووە نازانم جەنابە دەیزانی مامۆستا باقی لە ئیبتیداییە مامۆستام بوو دەستێک هەیە لە ئیبتیداییە دەلاشی زۆر بڵە هەڵی ساندم وتی قوتابێش کێشیە چان خاولێکیان کرد بەمەوەتی عەبدوڵڵا تۆ دەوری دەلاکەکە ببینە کە سەرێ تاشیت و قسە ئەەکەیت و ئەمە لێرا ژاپۆنیەکان وایان کرد دەورەکەم بینی وتی ئەزانی تۆ هونەرمەندی وتم مامۆستا هونەرمەند چییە وتی توانا هەیە کاکە بێت تەمسیل بکەی بێ وابکەی وابکەی مشەجعی یەکەمم ئەو بوو یعنی ئەوە لێوکە ئەو ڕۆڵی سەرتاشی ئەو مشەجعی یەکەمم بوو ڕێز و خۆشەویستی مامۆستا حەمە باقیە دیارە مێژووناسێک نووسەرێکی باشە تا ئێسش بەردەوامە لە نووسین و کارەکانی کاک عەبدوڵڵا دیارە تۆ لە سەرتای هەفتاکانەوە تێکەڵی بواری هونەری ئەبیت و ئەبی بەیەکێک لە هونەرمەندە خۆشەویست و دیارەکانی کوردستان پێم خۆشە بزانم لەو سەرەتایەوە لەگەڵ تیپی هاوڕێیانی گەزیزە و مامۆستا عومەر عەلی ئەمین چۆن چوویتە ناو بواری هونەر مامۆستا عومەر عەلی ئەمین خزمایەتیمانە بوو
خوشێکی مامۆسا عومەر و خوشێکی من ژنی دوو براون بەڵێ. تێکەڵی تەوامان هەبوو لەبەر ئەوە یعنی ئاشنا بوو پێم ینی من غەریب نەبووم لە لای ڕۆژێک من دانیشت بووم لەگەڵ مامۆستا کەمالی ڕەحمەتیا بەیەکەوە هەردووچیان هاتن وتیان بەیانی خۆ حەزر دەچین بۆ بەغاوتم بۆ وتیانوەڵا هونەرمەندێکمان نەهاتووە پەچی کەوت ئیشی کەی هەیە نایەت تەسویرشمانەیە بەیانیش ئەبێ بچین لە بەغا تەسویرکەین ئێوتم آخر خۆ من هیچ شتە لەو شتانە نازانم و یەکەم جارتەوە توانا هەیە بێ ئەوە بوو نەسوشتیان نامێ نەسەکە ئۆتۆمبیل زۆر بەدرەنگە گەشتە بەغا جاران لێرە کە دەستی لەگەر باش سەعادە گەشتە بەغا وتیان سەعیدیا بکە لە ناو ئۆتۆمبیلەکە سەعیم کرد لەو نەسەکە و ئیتر ئەوەی کە قابلیەتی مناڵی جیایە لەگەڵ شتێکم لێڵ ڕووزان ئیتر کە کاتێک چوینە ناو ستۆدیۆوانی و ئەجواایکی غەریب و شتێکی سیر و یەکەم جارمە من شتی وا بکەم و لەو کاتە هەموو خۆمان گۆڕی بوو من دەوری حەماڵێکمەدی جلی حەماڵی شیۆغن لەبەر کردبوو بە ڕەحمەوی ڕسوولگەردی ها چاکوچۆنی لەگەڵ هەمویان ناکرد و مەرحەبای هەمویانی کرد مەرحەبای منی نەکرد وتیان ئەویش هەر هونەرمەندەوتی وەڵڵای بە خۆمای عەمباڵە دوایی تیانگیان کە منیش هونەرمەندمانەوە یەکەم جاریشم بوو کە زۆرم پێخۆش بوو کە پێیانەوتم هونەرمەندە ئیتر ئەوە بوو دەورەکەم دی دەورەکە سەرکەوتنی بەدەستێنا سەرکەوتنی بەدەستێنا کارەکە ناوی چی بوو کە بەبارانی دەوری حەماڵێکم تیادی حاجی تەماعکار بوو گەنم شتێکی زۆری شارد بوو بە تەنگانە بە گران بیفرۆشێ بەڵام من هەستم بە لافاوەکە کردبوو بەجیا گواستم بۆ شوێنێکیکە کە لافاوەکە بوو حاجی یا بەسەری خۆی ئەمانەتی ماڵم کاولتم کاول نەبوو حسابم بۆ کردو لام ئیشەکە ئەو دەستەکانی خۆش بە دیارەتەوە گڵتیپی هاوڕانی گەزیزە جگە لە بووکە بەبارانێ بەشداری کارێکی ترەکەی چەند بێ شەقەڵ نابێت بەڵام دواتر ئەچنە ناو تیپی کۆمەڵ بەڵێ لەوێش هەندێک کاری ترەکەن و کاتەی تر باڵێن تیپی هاوڕانی گەزیزە و تیپی کۆمەڵ بوون بە یەک تیپ ئەو کاتێک کێمە چوینە کۆمەڵی و نەروێژەی کوردی کارێکیان هەبوو کارەکە نووسینی مامۆستا عومەر عەلیمین بوو پژمینی ناو بەڵێ من دەورم تیادی بە ڕەحمە تا خەلیل حەزی لە دەورەکە زۆر بوو لەگەڵ کاک عەبدولی حەمەدجوانە ئیتر بڵێن وتیان باشە کاکە با منافەسە بێ چیە ئادایی باش بوو ئەو قەناعەتیان وە بوویان بە من دەورەکە من بینیم دەوری کابرایەک بوو شەو بە سەرخۆشی لە قمار و شتیوە هاتوانێ ئەختەرخانیش تەمسیلێکی چاچێ کرد ئەو کچە بلیمەتە تەمسیلێکی زۆر باشی تیا کرد ئەو بوو شەو کە درەنگ هاتمەوەی کردمە دەرەوەندەری حەز و شتەکان وەستایان بۆ کرد ناکردمە ماڵەوە ئەوە تیپی پێشڕە و فکرەی تەشکیلەکەی دروست بوو بەڵام بە بنیانەوەی برادەرامتیان کاکە جارێ ئیشەکە تەواو کە لەوێ لە مەسرەحە بوو هێشتا پژمین تەواو نەبوو بەڵێ لە مەسرەحە بوو جمهوریشی زۆر جمهوری زۆر بوو تیان ئیشەکە کەتەوە کرد ئەو وەختەوەرەتی بە ئەو ماموانێت تا ئیشەکەتەوە بوو وەختە چوومە هەر لە 72 تیپی پێشڕۆی شانووی کوردی دامەزرێ بۆ کاتە تۆ هێشتا لە کۆمەڵ بیت دواتر ئەبی بە ئەندامی تیپی پێشڕۆوە هەر لە کارە سەرەتاکانی تیپی پێشڕۆ لەگەڵیان بەشدارە بیت یەکەم کارمان کە ئیجازەکەمان پێوەرگرت تیپی پێشڕۆ کە ئیجازەکەی پێوەرگرت ئەو بوو چوین لە بەغا تەسویرمان کرد هین بوو لانەوازان بوو لانەوازان ئەو کە دەنگێکی زۆری دایەوە چوە ناو خەڵکەوانی و تا ئێستاش خەڵک دیارە و کارانی سەرەتای تیپی پێشڕۆ مەسەلەن خۆ لە چەخماخە و لانەوازان و ئەو کارانێتی تیژ بەڕاستی دەنگدانەوەی گەورەیان هەبوو تۆشێکی لەو هونەرمەندانی کە بەشداربی لە ویشانە مەسەلەن لە لانەوازان بە ڕۆڵی جەلالەفەنی بەشدار بوویت لە خۆ لە چەخماخ بە ڕۆڵی یونسەفەنی بەشداری بەڕاستی ئەمە کۆمەڵی کاری زۆر جوان کە تا ئێستش یعنی کۆمەڵێک لەو حیوارانی ئەو ساڵانەش تا ئێستش خەڵک ئەیانڵێتەوە 50 ساڵ تێپەڕیوە تا ئێستش ئەو حیوارانە کۆن نابن تا ئێستش ئەو ئیشانە کۆن نابن یەکێ لە نەهێنەکانی ئەو ئیشانە کاکە بەرزانە ئەوەیە مەسەلا تۆ بەرجێکی سلەیمانیەکەی ببەرە تابعێکی سلەیمانی ئەدەیتێ ئەجا هینیشە مەسەلا ئەو لەهجێ ئەو تەبعا ئەو خینە لەناو خەڵکا زۆر خۆشە ینی مرتاحنی خەڵکەکە پیان خۆش ڕاستە چیا دەورێکە تێ لەو کارانە مەسەن لە لانەوازان وەکو جەلالەفەنی لە وەکو یونسەفەنی لە خولە چەخماخە وڵی بیرەوەری زۆر زۆرە بەڵامێکێ لە شتەکانی کەچەنجار خیژار باسم کردووە مەسلەی ئەو چترە وڵی بە حیاتی لە مەسرحە نەیوت کەچی لەو لە خولە چەخماخە چترەکە لەو کاتا سەدفە کەوتەوە بووتی ئەو چترێکوتم وڵی تەرەوە سافۆ لوسەوە خلیسیە چی بکەمانی خۆ ترسنۆکی من ینیەوە ئێرتیجالی و حیوار ئێرتیجالی بوو هەتا کاتیەوە تەسویرە نەبووشت خوي كو بقرآن خوي كو ترى صافة وخليش كي آخر هر شكرك بقرآن خوي كو يا محمد
ما مش عيب ناكل ويك والله شام ليه ابو توغس عيبه والله ولا كاكا فاري شاكو بمي ولا كاكا وتشيكي فاري شاكو كاكا كاكا فاري شاكو كاكا كاكا بغوصي قيلاني فاري كاكا شاكو يخون كاكا بحاجي كاكا حمي شغلة سليماني كاكا كاكا يقول وناقر مخواه يوسفني هو لي نقدي يوسفني هو لي نقدي بقول بعد نصر قومه بقول بعد كاكا كاكا بقول بعد كاكا نصر قومه بس كاكا بقول بعد بس كاكا يوسفني ولي نقدي نقدي كاكا نصر قومه كاكا كاكا نصر قومه كاكا ولا كاكا كاكا جا ولا كاكا بس بقول بعد نعمل بقول نعمل كاكا نعمل بس دیارە ئەو ساڵانە لە هەفتاکان سەردەمی زێڕین بوو و کۆمەڵە کاری زۆر جوان پێشکەشکرا بەڕاستی و هنەرمەندانی ئەو ساڵانە هەموو تیپەکان تیپی پێشڕە و تیپی کۆمەڵ و هەموو تیپانەی تریش دیارە وێنەکان بەداخۆ تۆ بەهۆی ئاوارەیی و ماڵ گواستنەوە چوون بۆ شاخوانە زۆر وێنێت نەما بەڵام خۆشبەختانە هەندێک وێنێ ئەو کارانەماوە کە لەو ساڵانە بەشداری تیاکردەوە ئەمە یەکێک لە کارەکانی تیپی پێشڕەوە شانۆی زەلکاو ئەمە زەلکاوە بەڕەحمەوێ عوسمان چوار ئیخراجی کرد ئیشێکی ڕووسی بوو ئیشێکی زۆر جوان بوو کۆمەڵی هونەرمەندی چاگەیشیانتیا کرد و بەش چەند ڕۆژێکی زۆری بەردەوام بوو لە مەسرح مەڵە دیارە ساڵی 1970 کراوە ئەو کارە بەڵێ ئەمە شەر پێما بێ هەمان کارە وەختەری تر چیە لەگەڵ ئەمە هونەرمەند کاگناروەیە بەڵێ ڕۆڵی چێبینی تۆ کاگا بڵالەوە من دەوری بارۆنەکەمە دی بارۆن کابرایەکی فشەکەر بوو دالعەزەمەی توش بوو هیچ نەوە لە خۆی بەشدەزانی ڕاست دیارە و ساڵانە و کارانە زۆر بینەریان هەبوو خەڵکی بۆ سەیری ئەو کارانە تەفەهومیەکرد زۆر حەز لێ بوو و تیپی پێشڕۆ ئەو ساڵانە لە تویمەلیک خۆشتان بۆ خۆتان هۆڵێکی بچووکتان دروست کرده بوو بۆی شەکانی خۆتان بەڕاستی ئەوش ئیشی زۆر چاشی تیاکراوە ئەوە عوسمان چاواری ڕەحمەتی زۆر دەوریا بوو لەوەی وەزگا کاگا بڵات تیپی پێشڕۆ جارێکی تر کۆ ببنایەتەوە دروست ببنایەتەوە بۆ ڕۆحەتی جاران بەو کە جاران ئەو هەموو کارە جوانەی ئەکرد مەسەلەن والله ئەوە ینی بە چنگوپلی خۆتان ئەو قاعی ئەو هۆڵە و مامۆستا عوسمان چێوار سێ ئەو ساڵانە چی ئەکرا ڕابکە سڕی سەرکەوتنی هەموو کارەکانی تیپی پێشڕەوی شانۆی کوردی دڵسۆزیەکەم ڕاست دڵسۆزیەکەم وێنەیەکی تری هەریشێکی تر لە کارەکانی تیپی پێشەوە پێما بێ گوڵەمێخەکەەوە ئەمە گوڵەمێخەکە ئەمە کارێکی زۆر جوان بوو لە دوایشە بۆ تەلەڤیزیۆن کرا بەڵێ ئەمە کۆتای ساڵی هێشتاکان پێما بێ بۆ شان و پێشکەشکرا ئەمە مشکلەکەی چی بوو ئێمە کەم کارەمانەکرد هەموو ڕۆژێ دوو ئەمنە هاتن ڕێکۆرتیانە کرد ئیتر نییە خەریک بوون شتێ بدۆزنەوەتیایە و تووشی بەڵایەکمانکەن بەڵام ئێمەش بە حرمەتەوە بەڕێمانەکرد نەمانێت مشکلە دروست دیارە لەو ساڵانە زۆر هیمتان لەسەر بۆ لەو ڕۆ والله ئیتر خۆت لەسەر هەموو کەسێک هەبوو بەڵام بە تایبەتی لە سەر هونەر فۆکسێکی زۆری دەست بەتاچیت وێنەیەکێک تر لە کارەکانە ئەمە گەڕان بە دوای دەستگیرانە گەڕان بە دوای دەستگیرانە گەڕان بە دوای دەستگیرانە ئیشێکی زۆر جوان بوو تەرجەمە کرابوو چەند هونەرمەندێکی بەتوانایەتیا بوو ئیشێکی سەرکەوتو بوو لە شانواگرە ڕاست دەستەکانە خۆش بە چیت هەیە بۆیە چی ئەڵێ بە تیپی پێشڕە و یان شانۆی کوردی لەو ساڵانە تیپی پێشڕە و بە پێ مەرحەلەکە خزمەتێکی لە حەجمی خۆی گەورەتری کردووە ئەگەر بەهات وایە و ئەو ڕێکیشیە و ئەو هینە نەبووە مەسەلا هەنێ شت کە ئێتە بابی بەرژەوەندی خوازی خەڵکی هەڵپاکا بۆ بەرژەوەندی خۆی زەرەر لە ئەو یەکردنە هاتوو ئەوە خراپ زۆر ڕاستە بۆ هیوای کە جارێکتر ئەو تیپە کۆ ببنەوە و کارێکی تری جوان پێشکەش بکەن من بەو هیوایم جارێکیکە لەسەر ئەساسی ئەو کارانی کە تیپی پێشڕەو کردوێتی کۆمەڵی گەنج داهێنانێ بکەن کە تەجاوزی ئەوە بکات من تەمەنایەوە زۆر ڕاستە دەستەکان خۆش بە کاگا بڵات دیارە جەنابەت لەو ساڵانە لەگە تیپی پێشەوە تا ڕاپەڕینیش بەژاری زۆرینەی کارەکانی تیپی پێشەوە کردو لەگەڵیانەوی بەڵام هاوکات لەگەڵەمە تۆ تێکەڵی بواری سیاسە دەبی وەکو باسمان کە تۆ لە شەستەکانەوە تێکەڵی سیاسە دەبی و لە دوای با بڵین هەرسی شۆڕشەوە لە 74 تێکەڵەبی وردە لەگەڵ شۆڕشی نوێ و لەگەڵ ڕخستنە نهێنیەکانی کۆمەڵە و ئەو شتانە من پێم خۆشە پێش بێمەسەرەوە مەرحەلەیە باسی ئەوم بۆ بکەیت 74 کە شۆڕژوای لە یادەوە چوونە دەرەوە بۆ ئێران تۆ لەوێ لە کوێی گیرسایتەوە
ئێمە کە بڵێن شۆڕش هەرسی هێنا ئەوەی کە بەرەو ئێران چوو ئەوەشی کە هاتەوانێت دانیشت بڵێ بە دامەزراوی بۆ خۆی خەریکی کاری خۆی بێت و خەریکی ئوموری خۆی بێ من یەکێ بووم لەوانەی کە بڵێن هاتینەوانێ مەسەلا ئەوانەی کە لە بابی هوەرە کارمانە کرد مامۆستا ئەحمەد سالار بوو کاوەسمان شواری ڕەحمەتی بوو کۆمەڵە برادەر بووین هەمومان هاتینەوانێ بۆی سەری خۆمان کەس بگرین و دابنیش لەما بێ بنکەکەتان لە پێنجۆن بۆ ساڵەکە لە دەرەوە کۆمەڵە کاری هونەریش کرا هەر لە دەرەوە بەڵێ لە باشماغ بووین ڕاست لە دوای هاتنەوەت دەستێکی تۆ بە خوێندن بەڵێ و لەو قۆناغەیە ئەخوێنی و هاوسەرگیریشت کردە بەزم پێم خۆشە بزانم چۆن تێکەڵی بواری سیاسەتە بی لە ڕێگەی کاکتەها باراویەوە. کاکتەها باراوی پیاوێکی زۆر تێکۆشەر بوو پیاوێک بوو لە کاتی بڵێن شۆڕشی ئەیلولا چەپ بوو چەپێکی زۆر تونوتیش بوو مامۆستا عومەر سەیعەلی مامۆستا بوو لە چێلوو کاکتەها ڕۆژێگا بە منی و دوتی اختیارمان کەوتوەتە سەری کارگێت و وتم کاری چی بکەموتی وەڵا سیاسەتەکە نییە ئیتر دیار بوو پێشتر باسییان کرده بوو لەوەی کە منە بێکار بکەم تێکەڵی کۆمەڵی ڕەنجەدارانی کردم و وەختە کۆمەڵی مارکسی لێنین بوو خسمە سەرکاری سیاست لەو بوارە ڕاست لە دوای هەڵگرسانی شۆڕش و مەسەن لە دوای هەفتا شەش و ئەوانە کەیتریشێتی نیشتیمانی کوردستان بسە جەنابەت هەر بەردەوامە بی وەکو ڕێخستنی نهێنی تاو کاتێ لە هەشتاکان کۆمەڵی هاوڕێ دەگیرێ و تۆش ناچارەبی ئەچیتە دەرەوە چیتە دەرەوە بەڵام من ماڵ و مناڵەوە ڕۆشتم سێ مناڵمانە بوو هەرسێ مناڵەکەت ئەیچی بکەم خۆ خێزانم وتیتی کابرا تۆ ڕۆیتە دەرەوە بڕۆ بەڵام ئێمە بگرن ئیجبارە بیبیتەوە تەسلیم بیتەوە وەختە عیبەکە بێ بە چەند عیبەیەک و با ئەمەش بین لەگەڵ تاوێ ئێمەش لەوێ بین و مردنمان بەیەکە و ژیانیشمان بەیەکەوە ئەوە بوو کوڕە گەورەکەم خوانی بڕەکە ئیسا بڵین مقدمێکە ئەوە 9 ساڵان بوو کچەکە کەیسا خوانی بڕە دوو مناڵی ئەوە تقریبا 4 ساڵێک بوو لە ڕێی چی و چۆن بە مناڵەکانەوە چیتە دەرەوە یەکەم جار چیتە شووە یەکەم جار منزڵی یەکەممان گوایە بە زیارەت ئەچین بۆ سەردانی کەسوکار لە کارێزە تەکسێکە خاڵوزای ماڵەوە بوو هەرێک سەرکردینی بە باڵخاو چوینە ناو باڵخەوانی ئیتر لێوە ئایتر لێوە شەو یەک دوو شەی پێش دوای لە زستانێکی ساردا کاگەر سەنامای زەوەختە مەسوولی ئالام بوو جوابی وەنادبووم کە بچم لێ مین بکەم گوایە لای ئالامیش بکەم کە چووم ئەجوای ئالامۆمانە نوعێ بوو برادران نازانم بە تەریقەیە تەعاملیان نەکرد کە لەساس مهمەنن بەسەر وەزعەکەوە شتانە من ژوتم وەڵای من هاتووم بۆ پێشمەرگایەتی نهاتووم لە کەنارێکەوانێ لە شوێنەکەم شوێ سەختە بۆ ئێمە بنێرن وەمانە من هاتوومەتە دەروانێ بەنیازیەوە هاتووم ببم بە پاڵەوان ئیتر نییە ئەوە بوو مەسوولیاتی کاروباری کۆمەڵایەتی وەرگرت وەختە کاکە سوورداش بەڵێ کاقاری حاجی عەلی بەڕەحمە بێ لەوێ کاک دلێری سێمەجی مەسوولم بوو لە کۆمەڵاوەختی خۆی ئەی ناسی ماشنای بووم وتیانە بێ بچی ئیشی کاروباری کۆمەڵایەتی بکەین نادانم بووم بە بەرپرسی کاروباری کۆمەڵایەتی بەس تۆ ساڵانێک دواتر با بڵێن ئەندامی کۆمیتی هونەرمەندان بوو لە شاخ بەڵێ من ڤیددیوەکم بینیوە کە کاک زایر سدیق پەیکەری پێشمەرگە دروستەکە لەوێ تۆ لەوێ قسەکە ئەو کاتە وەکو بەناوی هونەرمەندانە بەڵێ ئەو کاک زایر سدیق زۆر پیاوێکی بڵێن دەزڕەنین و خۆشەویستە لە ژوورێکی زۆر نزمە خەریکی ئەوە بوو حتا نییە ژوورەکەونگە نزم بوو سەری پێشمەرگەکە چوو بە ناوە ینی دوایی کاک زایر وتیتی حەزەکەم قسە بکەیتەوەمانەوتم وەڵی من قسەم تەنها بۆ پێشمەرگە ئەوەیە تەنها پێشمەرگە شایستەی هەیکە لەو کە خۆی ما بێت و بۆی دروست کرێ ئێستا دەستخۆشی لەکەم کەم شتە جوانە دروست کردەوە پێشمەرگە ئەو بۆ تا ئەنفالی شەر بە پێوە بوو دوایی بەداخەوە دیارە من لە زەگەڵ زۆر کەس قسەم کردو ئەوانەی کە کاتی خۆی هونەرمەند بوون و لە دەرەوە بوون لە شاخ بوون ینی هەمیشانم ڕوویەکی جوانی ئەو شۆڕشە ئەوە بوو کە هونەرتیای نەمرد بوو ینی هونەری تیا بوو تیپی مۆسیقای شەید کارزان پیشانەکان هەیکەر دروستەکراوە هەموو پێشانگەیە کراوەتەوە بۆ هونەرمەندان ینی ڕێزی زۆر لە هونەرمەندە گیرا شاعیران و نووسەران ئەدیبان ینی لەوێ بوون ئەمە ڕوویکی زۆر جوانی ئەو شۆڕشە نوێیە کە لەو ساڵانە ئێوە هەمووتان لەناو شۆڕشا بوون بە حەقیقەت هەلمان بۆ ڕەخسا بوو جەنابی مام جەلال ئێحساسێکی گەورەی هەبوو بەرامبەر بە فەن بەرامبەر بە ئەدەب بەرامبەر دینەمۆی مەسەلەکان بوو هەمووی بە گەورەی ئەو بوو بە حەقیقەت یعنی ئەوە حەقیقەتێکە بەتەشید دیارە جنابەت لە دوای پرۆسەی ئەنفال لە دوای 1970 ئەچنە دەرەوە بۆ
وڵاتی ئێرانە پێما بێت لە سەقس جێگیرە بەڵێ. بۆچی چوونە سەقس؟ والله ئەکسەری خەڵکەکەی ئێمە ڕووی کردووە ئەو شارە کوردیانە بە تایبەتی بڵێن سەقس زۆربەی زۆرمان لەهێ بووین دەستگای ئەلامەکانمان هەر لەوێ بوو دەستگای ڕاگەانی یەکێتی نیشتیمانی کوردستانی خۆشمان لە دەوروبەری دەستگاکە بووین درەوایە شێت لەگەڵا بوو لەو ساڵانە لەوێ زیاتر بەیەک و کارتانە کرد کاک عەباسی ڤیدۆ بوو کاک ڕەمزی خوتبەدین بوو کۆمەڵێ خەڵکی هونەرمەندی دەزڕانین کۆمەڵێ کاک زاهیر سیدیقەوە هەر لەوێ بوو مەسەلا کاک ڕێبار دکتۆر ڕێبار بەڵێ بەڵێ کۆمەڵێ هونەرمەندی باش لەوێ کۆبووینەوە خەڵکی بۆ لای کوێی خۆیەتی ڕاست جارەشە لەوێ ئاوارە بوون لەو ساڵانە بەڵام بەردەوام بوون لە کاری هونەری من کۆمەڵە گوێنم لەلایەکە تۆ لەوێ کۆمەڵە کاری هونەریتان کردەوە مناڵەکانیشت پێ بووە هەر لێ بەڵێ ستایلی با بڵێن جلو بەرگ و شێوازی کوردانی ڕۆژەڵاتی سەقزیان لەبەر کردو ئەمە وێنەی شێو ساڵانەیە جەناب تو کۆمەڵە هونەرمەندی بەڵێ ئەوە کاک هادی زیادی نییە پێکەرساز بەڵێ ئەمە مامۆستا جەلال عەزیز هەر مامۆسایشم بوو لە ئیبتیداییە دوایش هاوڕێم بوو تەمان برای گەورەم بوو نەک هاوڕێم بوو برا گەورەم بوو لە یەشێتی هونەرمەندانیشە پیاشی بەتوانەوە بەدەسەڵات ڕاست ئەوش کاک عەباسی ڤیدۆ کاک عەباسی ڤیدۆی کە عەباسی ڤیدۆش مانوو نەناسە زۆر مانوو نەناسە ئەمە کوێ ئەم شوێنە ئەمە پێشەنگایەکە لە سەقس تەمەند دەستمان ڕەنگین بوو پێشەنگامانە کرد شانۆمانە کرد شتمانە کرد جارە جەناب جگە لەو پێشانگایە کە لەوێ بەشدارویە وەکو هونەرمەند شانۆیەکتان لەوێ پێشکەش کردووە شانۆی کۆتری سپی ئەم شانۆی کۆتری سپی بوو دەقەکەیان هێنا دەقەکە دەستکاریمان کرد و لەگەڵ کاک عەباسی ڤیدۆ من خۆم سەرپەرشتیم کرد و ئیخراجم کرد و کۆمەڵێک مناڵی تیا بۆ ئەو کاک هونەری جەزایە کۆمەڵێ مناڵ لەگەڵیانە و خۆشمان سەرپەرشتی شەکەمانە کرد و من خۆشم دەورم تیابی هەر لەوێژ نمایش کرا و لێژ نمایش کرا و چەند ڕۆژێکی زۆریش ڕاستە دەستەکانە خۆش بێ ئەم کۆبنەوەیە چییە ئەم خێزانانە و جەنابیشت لەوێ ئەوە چییە؟ ئەم کۆبوونەوەیە ئەمە تقریبەن بڵێن کۆڕەوەکەیە کە چوینەتە ئەوێ لە کۆڕەوەکە خەڵکێکی زۆر هایە مەشە چوین بۆ ئیدارانیان و یارمەتیدانیان ڕاست ئەمە شەر ئەمەش دیمەنێکی تری کاک عەباسی ڤیدۆیە لەگەڵ گۆرانی کورد خۆی ڕۆڵە بینێ لەوێ بەڵێ دەستەکانە خۆشێ مەشەر کاک هونەرە و لەگەڵ کۆمەڵێک مناڵی ترکە لە کارەکە دەورە بینن ئەم وێنەیەشی خێزانی ئێوەیە لە سەقس بەڵێ ئەوانە چێن ئەمە جەنابی تانی ئەمە ئارازی خوشکەزامە ئەمە مناڵەکانن ئەو کاتە ئەو نەبوون یعنی لەو کاتا کە زوینە دەروار زۆر ڕاستە دەستەکانە خۆش بێ کاک عەبدوڵڵا دیارە جەنابەت لە 1974 ژیانی هاوسەریت پێکهێناوە لەگەڵ کێ ژیانی هاوسەریت پێکهێنا چیرۆکەکەی چۆن بوو؟ من دیار بوو هەمیست مەسەلا ماڵ پێکەوە بنێم و ژن بێنمەمانە ئیتر خۆ لەو کاتیشە خەڵک پرسیارەکە یەشێکی وابێ شایستێ خۆ بێت و یەشێ خۆ نشم بەخێ خۆت دۆزیتەوە یا بەیان بە خەوژ نەمەناسی و نشم دۆزی بۆ نشمەزانی چێ کچی وتیان وەڵا وتیان وەڵا کچێکی وا باشە وایە فعلەن کە تاقیم ئەوانش مەدحی منیشان زۆر کرد بۆ ئەو حەمەسایی ژمرام وتیتی وەڵی لە هەر کەسێکە پرسیینە لە کوڕی چاکە و محتەرەمەوەمانەیە کەس نەوێتمێ کەسە فلانە کەسەوتیاوتمەوە دەنگمان بووە وتم ژێمەرێژ دوایە لە چاک بوو ئیتر بە تەریقەی سوتفەی نام بەڵام سوتفەیەکی زۆر چاک بوو و سواز بۆ سوتفەی خاتوو مەلیحەخان بڵێ دیارە جەناب لەو کاتە کە ژن دێناوە سەرەتای بەناوبانگبوونی تۆیە و جەلالەفەنی و یونسەفەنی لەناو خەڵکا زۆر ناسراوی بە تاکید دیارە کۆمەڵێک وێنەی خێزانی ئێوەم لەلایە هی ئەو سەرەتایە خۆشبەختانە تا ئێستا ئێوە بێکەوە ئەژین پیر و خەڕۆ بن سوێنمان خواردوو بەڵێ ئەمە مەلیحەخانە و ڕەمزی دایکایەتی ئێوە لەم هاوسەرگیریە دیارە دوو کوڕ و کچێکمان شەی بەراتیە خوا دوو کوڕ کچێکتان باتێ ئاینی بەسەر ئێوەیە تەطبیق بووە وێنێکی سەرەتای ژیانی هاوسەری ئێوەیە لەگەڵ یەکێک لە مناڵەکان دیارە لەو ساڵانە گیراوە ئەم هەر وێنێکی تری خێزانی مەلیحەخان و مناڵەکانە کاک عەبدوڵڵا دیارە مناڵانە ورد بوون زۆر ورد بوون و هەر لە سەرەتایەوە ئیساوەنە گەوربوون ناناسم ڕاستە دیارە هەر لە سەرەتاوە زۆر مەینەتی و
ئەویان لەگەڵ تۆ بینی و هاتوون بۆ شاخ لەگەڵ زۆر زۆر مینەتیان ینی لەو تەمەنەیە مناڵ بێت بۆ شاخ بەهۆی منەوە ژیانیان ئەجا دوای لەوێەوە بچۆ بۆ سەقز تەمەنیان مناڵە بەڕاستی ژیانی پێشمەرگایەتی و ئەو ساڵانە بەس قازانشی باشیان کرد خوێندیان لەوێ زمان فێربوون و فێربوونەوە دیارە وێنانی کە لە سەقز گیراون و هی ئەو ساڵانی سەقزە مناڵەکان بەڵێ هەموو جلی سەقزی و راوسی چاکمان هەبوو خەڵکیشی زۆر باش تا ئیستاش بینمان ماوە و چەند جارێک دێن بە ماڵ و بینەوە دێنە ئێرە و ئەمێنەوەوانێ چەند ڕۆژ وەفاداریە بەڕاستیەوان لەو سەردەمە باوەشیان بۆ خەڵکی زۆر ئەوە خزمەتی لەوێ کراوین هەلێ زۆر ڕاستە بە تەکیت دوێنێ تۆ یەکێک لە مناڵەکانە دیارەمە کچەکەمانە چەندنەوە تێکا گەبڵە وەڵایش کوردوانم هەیە دوانە هەیە هەرەوەڵا تەمە درێژ من شڵاڵەنەوە زۆر خۆشەویستە کچێکە زیاد لە پێویست کەنەوە ئەبێوانی خۆت لە بێرەچێتەوە زۆر ڕاستە دەستەکانە خۆش بێ ئەمە وێنێکی خێزانی ئێوەیە بەڵێ 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 ئەوانە چێن لەگەڵت وڵی ئەمانە هەمووی کەس و کار و دەرودراوسێ ئەو شتانن کە کاتێک دەرەچوون بۆ دەشت و دەرو بۆ یەکترمانەدی و ئەمە دیارە مناسبەتێکە مناسب ڕاستە سەیرانەوە لە سەیرانی ئەزمڕۆوانە ئاچێ جاران خێزانی سلێمانیە چوونە دەرەوە بۆ ئەزمر مەشەر وێنێکی تری تۆ مەلەخان ئەوە کوێ ئەو شوێنە بەڵا ئەمە سەقزە سەقز یارە لە سەقز وێنەی زۆرتان گرتەوە بەڵێ آخر ناڵێم تێکەڵی باشمانە بوو لەگەڵ خەڵکیە خەڵکی زۆر ڕاستە وێنەکان زۆرن من پێم خۆشە بێکەوە بچینە سابوونکەران و بچینە ناو بازار و سەرێک لە هاوڕەکان بین و یادەوەرەکانی ئەم ساڵانە بژێڕینەوە دەستەکانە خۆش بێ زۆر زۆر سپاس خۆشەویستان لە دوای وچانێکی کورد لەگەڵ کاک عەبدوڵڵا حەمەد ساڵح بەردەوامە بین. خۆشەویستان دووبارە سڵاتان لێ بێ و لە بەرنامەی وێنەگرافی و لەگەڵ کاک عەبدوڵڵا حەمەد ساڵح بەردەوامی. کاک عەبدوڵڵا ساچینەتە بازاری حەوزە و شەکە و بێکەوە سەرێک لە کاک عومەری کەریماغای. کاک عومەری کەریماغای هونەرمەندی خۆشەویست سڵاو لێ بێ. سڵاوی خواتان لێ. جناب بچین با مێمە ئێرەوە چۆنە باسە خاڵی مناڵەکان باش بێ ئێمە باش چۆن نەبوو عەبدوڵڵا بەخێر بێت ئەماجا بەخێر بێ باش مەرحەبا ناکرد لە بەرنامەکەی ناخۆش بۆ کاکە لە من زیاتر لە ماڵەکە ئاوت مەرحەبا چ بکەم ئەگەر لە هەموو کەین و بەینێ بوو بەخۆڵڵا جیان ئەڵڵا بەخێر بێ خۆشحاڵم بەخێر بێن هەمیشە بەخێر بێن زۆر خۆشەویست وەڵای سیحەت ماشیلەتێنە خۆ دەزانی تەمەن کەسەرەکەوێ ئیترسەکان داعەوەزین چی بکەن من درێژە بیشەڵەکان مەجیان هەرچەند دەرسی باش بێشەڵا زۆر شەومان ڕوو نەبێ بەڕاستی کەینە بازار ئەلێریاتەوە بینی چاو دڕون بنیشەڵا تر هەتا لێرە لەگەڵ ئێوە کاک ئەبڵاتی دەمێگەنە چوومە ماڵی نانە ئاخرە زانبێسەر لە کامەر بێ بزای وەزی خوا بەخێر بێ جەناب بەخێر بێ بە خۆشەویستە و جەنابیشان و ئەو خەڵکە هەموویم خۆشێ ئێمە غەریب نین بە کەس زۆر زۆر سپاس کامەجان سەرکەوتن سەلامەت بیا بەرنامەکەتان هەر لە برەوە بێ لەسەرکەوتنا بە قوربان ئەمرێ کارێکتان خزمەتانە بەخێر بێ مامابێ بۆ دیارێرە گەلەری زاموایە لە ناو بازاری سلێمانی لە حەوزە شەکەکە دیارە ئەمە ماڵی کۆنماڵی مامۆستا برای محەممەد بوو ئێستا گۆڕیوانە بەم گەلەریە. بەڵێ بەڵێ ئەمە وەختی خۆی شوێنێکی زۆر زۆر بەبایەق بوو ماڵی مامۆستا براییم بوو کۆمەڵی ئەدیب لێرە و کۆ بوو نەوانێک کۆمەڵشتی چاکی تیاکرا بۆ شوێنێکی ئاشنا و شارەزای بەشار. دەستەکانە خۆش بە کاک ئەبڵاگە بچینەوە بۆ سەر یادەوەرەکانی ژیانی تۆ لە دوای ڕاپەڕین بەشداری دوو بەرنامەت کردو دوو بەرنامی تەلەڤیزیۆنی کە هەردووشیان گرنگە و هەردووشیان زۆر چوونە ناو خەڵک و لە زەمن و قۆناغی خۆیانە کاریگەری گەورەیان دروست کرد لەو سەردەمانە. یەکێک لەوانە بەرنامەی کەشکۆڵەکە لە دوای ڕاپەڕین لە تەلەڤیزیۆنی گەلی کوردستان و دەست پێکا و جەناب لەگە هونەرمەندانی خۆشەویست کاک سیروان جەمال و کاک مۆستەفا و ئەو هاوڕێیانی تر
بەڕاستیم پێم خۆشە خۆت باسی کەشکۆڵم بۆ بکەی وەکو گرنگی کەشکۆڵ لەو کاتە. کەشکۆڵ لە قۆناغێکە هاتە کایەوە کە خەڵکی پێویستی بە وشاربوونەوە هەبوو خەڵکی پێویستی بەوە کە لە شتەکان وەکو خۆی تێبگا کەشکۆڵ دەورێکی گرنگی دی لەو بارەیەوانەیە ینی بەڕاستی تاسیرێکی زۆر زۆر چاچی لەسەر ڕەوتی هوەر و پێشەوەچوونی هوەر هەبوو. چۆن فکری بەرنامەی کەشکۆڵ دروست بوو تۆ چۆن تێکەڵ بووی لەگەڵیان؟ وەڵی فکرەی بەرنامەی کەشکۆڵ لە ئەساسا کە دروست بوو عوسمان چێواجی ڕەحمەتی تەوان پیاوێکی ڕۆشنبیری هوەری ڕۆشنبیرێکی هوەری چاچێ بوو توانایکی هوەری چاچیە بوو ئەو زیاتر مشەجع بوو ئەوە کاک سیروان جەمال پایشی پتە بوون بۆ ئەو بەرنامە بۆ سەرخستنی ئەو بەرنامەیە. زۆر ڕاستە بیرۆکەی بەرنامەکە زیاتر کارتان سەر دیاردە کۆمەڵاتیەکانی ئەو ساڵانە ئەکرد هەرچەنە با بڵێن لە ڕووی تەکنیک و کاتە کوردستانیشان زۆر پێشکەوتی بە خوێ نبینی بوو بەڵام لە ڕووی پەیامەوە کاریگەری جوان و باشی ئەگەیانە ناو خەڵک. کاک بەرزان سڕی سەرکەوتنی ئەو بەرنامانە ئەوە بوو ئێمە خۆمان تێکەڵی تەواومان لەگەڵ خەڵکە هەبوو ئەچوینە ناو خەڵکەوە جۆمان لە خەرچێ کرد و خەرچی گوێی لێگرتین ئەو شتانی کە خەرچی ئەی بەخشی بە ئێمە بە شێوازێکی هوەریەمانایە بە خەڵکەکە. زۆر ڕاستەکە کەڵ ئەوەی کاڵی ئێمە لە ناو خەڵک ببین ئێستا بینم ئێوە بە تایبەتی هونەرمەندان ئێستا چوونە لای کاک عومەری کەریماغا ئەوە جەنا بەداین ڕۆژانە لە بازاڕن لە ناو خەڵکان یعنی وەکو ئەکتەر ڕاستە هونەرمەندن ئەکتەرن 50 ساڵە دیارن لە ناو خەڵکە بەڵام دابڕاو نین لە دەرەوەی خەڵک نین لە دەرەوەی خەڵک بیر ناکەن ینی لە ناو خەڵکان لەگەڵ خەڵک ئەژین لەگەڵ مەهامەتی خەڵک و لەگەڵ کێشەی خەڵک وە لە ئیشەکانیشتان هەر بەردەوام کارتان لەسەر ئەوانە کردو. کاک بارزان یەکێ لە نەهێنی هەرە گەورەکانی سەرکەوتنی هەموو کارێکی ئەدەبی و هوەری ئەوەیە کە خۆت لە خەڵک بەزلتر نەزانی. زۆر ڕاست هەمیشە دایم چیتە ئاستی ئەو خەڵکە بۆ چونکە ئاستی ئەو خەڵکە زیاترە لە ئاستی تۆ ئەوان ئاستی تۆ بەرزەکەنەوە نەک تۆ بتوانی بۆکو شۆڕە سوارە پێشکەی تۆمەیان بەرزکەیتەوە شتیوان نییە کەس لە وڵاتان نابێ بەقاید و لێ دەڕێ ئللا لە ناو خەڵکان نەبێت کە کاتێک توایتەوە لە ناو خەڵکات چویتە ناو ناخی خەڵکەوە تۆ لە خەڵک تێگەیت و خەرشی لە تۆ تێگە هەز بەرنامەیە بکەیت ئیستیقبالیەکەن پیان باشە حەز بەرنامە ئەوەیە سڕەکە ئەوەیە دیارە و بەرنامانە کە کراون لەو سەردەمەوە هەموو شتێکتانەوت هەم کەشکۆڵ هەم بەرنامەی بەرنامە ینی دەستکراوە بوون هەم لە ڕووی هوەریەوە کە ئیشەکانتان نەگەن هەم لە ڕوویەوەی کە ئازاد بوون لەوەی کە چی ئەڵێنەوە چۆنی ئەڵێنەوە ئەم دەستکراوەیەش باڵین هەر لە سەرای لە دوای ڕاپەڕینەوە لە سەرای تەلەڤیزیۆنی گەلی کوردستانەوە ڕۆڵی هەواڵی خوارە خۆش بوو جەنابی مام جەلال و دواتر لە تەلەڤیزیۆنی خاک ڕۆڵی باڵین لە بەرنامە جەنابی هێرۆ خان ینی ئەو دەستکراوە یابوو بە ئێوەیە ئەو ڕۆڵی یابوو بە هونەرمەندان کە قسەی خۆیان هەبێ من ڕۆڵی ئەوان چۆن نەبینی؟ کاک بەرزان ئەتوانم بە سەراحەتێکی تەواو پێ بڵێم ئەگەر ئەو پشتە قایمە نەبوو هەیە ئەم ئەتاە نەبوو یعنی بڕابکە جەنابی مام جەلال خۆی ئەی فەرموو ئەگەر ڕخنێکتان لە من هەبوو پێم بڵێن جەلال تاڵەبانی وای کرد ئیتر تۆ لەمە زیاتر چیە لە منەوە دەست پێ لێم مەبورن چی ئەڵێن بیڵێن مەترسن بڕۆن کراوە من فری بن بۆ خۆتان بەئارزوی خۆتان چی ئەڵێن و بەچی ئەڵێن بیڵێن لەبەرەوەی ئێمەش دەستکراوە بووین ڕەخنەمان لە ئەکبەر واحید ئەگرت و بەبێ منەتیش زۆر ڕاست دواتیش بەشی درامایی تەلەڤیزیۆنی خاک دا ئەمەزرێ لەو ساڵانە هێرۆخان با بڵێن پشگیری تەواوی ئێوەکەوە هەم بەرنامەژوە دەسەخەنە سەر زۆر لە برینەکان کە چۆنە ئەو کەسایەتان دووبارە نابنوانێت جەنابی هێرۆخانەوە خۆی خەریجی علم نەفس بوو هەموو شتەکانی ئەزانی ینی ئەو ڕژە و شوێنی کە ئەو بۆ ئێمە کردەوە بینێکردین بەڕاستی هەندێکی بەهێز بوو لە هەموو ناحێک پشتگیریەکردین لە هەموو ڕێگە زۆر ڕاستە هیچ جادوەریشی بەرنامەت بیرماوە ئەزانین چۆن بەرنامەش ئەگەر باسی ئەو بکەن کاریگەریشی زۆر باشی هەبوو ساڵان ئەو ساڵانی کە پەخشەکرا بەڕاستی بەرنامە بەڕاستی ئاغا ئەمەنگی یانی منەکرا هەموو خەڵک لێ هادێتی جاری وابوو لە ناوبازار خەڵکێک کردم ڕەحمە لە ئەژزەوە ئەوە وەڵی براگەمێ مادە لێ کەوتووە تۆ بۆ لە ماڵی ئاغا بڵێم چی آخر دڵم پێکرد ماڵە خۆشکەوەی تر خۆ ماڵە خۆشیش منیش دوو کوشکەزای زۆر سەلارە هەبوو نانا نەرمیژی ماشەڵا پشتێکی بەخۆی و کەچوو بەگژاوی ئاغا وا بڵای براباتەوە بۆ بەخێراتنی ناکەی بەخێراتنی شێ کردە مەریانێ کرێ بۆ بەخێراتین بەخێرات دەگەر الله بەخێر سەرکەوتو بوون بەڕاستی شەکانتان زۆر جوان بوو لەو ساڵانەوە کەشکۆڵیش و بەرنامەش دوو بەرنامەی گرنگ و جوان بوون لە قۆناغی خۆیانە ڕۆڵی گرنگیان بینی دەستیەوەش خۆش بێت جێدەستیەوەش بەڕاستی لەو ئیشانە جارەکەم خۆشە بێ کۆبچین بۆ سابوونکەران بۆ گەڕەشی مناڵی تۆچین ماڵی سۆفیکەری بەیادی جاران و پێما بێ ئێستا شەر سەردانی وەیەکی جای تابانێ فەرموو بابچین بە
کاگە وڵات دیارێستێ من لە ماڵی سۆفی کەریمین لە گەڕێکی سابوونکەران دیارێکێکە لە خانوە دێرینەکانی شار و بەم شێوەیە نۆژەن کراوەتەوە دەستی کاگەکرێمەوە ئەستافە ئێرە خۆش بێ بەڕاستی زۆر ماندوون وە بووە بە شوێنێکی با بڵێن کەلتوری و هەم گەشتیاری خەڵکێکی زۆری ژەنە ئێرە بۆی پێم خۆش بوو جەنابەت سەردانی ئێرە بکەین بێکەوە ئێرە لە گەڕێکی سابوونکەرانەوە و گەڕێکی گۆیژەیە و جەنابێشت مناڵی ئەم گەڕەکەی پێم خۆشە خۆت باسی یادەوەریەکانتم بۆ بکەی لە سابوونکەران و سابوونکەران بووان ئەم گوزارە لای تۆ چێگەین سابوونکەران جێ گەشەکردنی منە چاوم کردوتەوە سابوونکەرانم بینیوە ماڵمان و ماڵی کەس و کارمان ئەو خوشکانم کە شویان کردبووەمان هەرگەڕ لەم گەڕەکە بوون لێرە بوون ئیتر کۆمەڵی دراوسی زۆر زۆر چاکمان هەبوو کۆمەڵی خەڵکی باش و کۆمەڵی عادات و تەقالیدی باش هەر لە سابوونکەرانە فێر بووم و باوکم بە ڕەحمەت بێ لەگەڵ مردووی حازەیە وەختی خۆی پۆلیس بوو هەر لە مەخبەرەکەی سابوونکەران بوو جایشە لە بیرۆرەکانی ئەوەی کە بە بیرم تێی مناڵی ئەو شەوەی کە مەیتەکەی شێ مەحموودی نەمریان هێنایەوانێ باوکم حەرەز بوو سۆفە لە ناو مەخفەرەکە دایکم بە ڕەحمە بێت دەستی کردم وتی ڕۆڵە باب چیم زانێ و سلێش بە باوەشەوە هیچی لێ نەقەومەوە کە چوین دایکم بە ڕەحمە بێت لە دەرگای مەخفەرەکەی باوکم لەو دێتی سەلام چێت تۆمانە بوو بارە وتی بیکەرەوە پیاوە کە خۆمان وتی ئەرێ خۆتان چیەکەن بە بنیوەشەوە با یاوەەر دنیا کاول بۆ وتی ئابەشی لەگەڵ و تێرەوە لە تۆ خراوتی بیکەرەوە ماڵەوە بۆ خاتی خوا باش شتێکی لێ نێت ئەو تاقەیەکەم هەیە بەتر بە پەلەیە ئەمە چوینەوە ماڵ باڵەکەمان لەو دی مەخفەرەکەەوە بۆ ڕێک کۆڵانێ ئەو دی مەخفەرەکەەوە ئەمە بیرەوەرێکی زۆر مناڵی زۆر کۆن و ئەوانە مەسەلا بیرۆری زیاتری مەسەلا سەردەمی مەلەچێت کۆتاییە سەردەمی جمهوری هاتەکایەوە سەردەمی جمهوری خەڵک هەمووی چەپڵە ڕێزان و خۆشی ئەوی تەبعاً من مناڵ بووم یانی زیاتر هەستم پێکرد بە خۆشیەکە وەگەڕێکێک بوو هەمووی مەسەلا یەکێ لە سیفاتەکانی ئەم گەڕەکەەوە بوو کابرای دوکانار کاتی نوێژەکە هاوارێک لە دوکانەکەی ئەو بەری ئاگای چاوەکە لەو دوکانەوە ببنەچم بۆ نوێژ ئەش تۆزیشکە چوو بۆ نوێژ ئەوی کێ کەس بنە سەردەخی لێ خەڵکیە بردو نەکە دەستی بۆ ماڵی کەسە بردو گەڕێکێکی زۆر پاک بوو زۆر ڕێک و پێک کۆمەڵی کەسایەتی و کۆمەڵی کەسایەتی زۆری تیاڵ گەورە کۆمەڵی هونەرمەند هەر لە سابوونکەران هەڵکەوتەوە کۆمەڵی ئەدیب هەر لە سابوونکەران هەڵکەوتووە دەستەکان خۆش بە کاگە بڵا دیارە من کۆمەڵێک وێنم لەلایە هی کۆمەڵێک با بڵێن مەرحەلەی جیاوازی ژیانی توێ پێم خۆشە بەیەکەوە سەریکە وێنانە بکەین ئەمە یەکێکە لە وێنانە کە کۆمەڵێک هونەرمەندت لەگەڵ دیارە وێنەکە لە 28 1996 گیراوە سەردەمی تەلەڤیزیۆنی گەلی کوردستان و ئەوانەیە هونەرمەند مایر حەسەن و ئەمە چی ئەم مناسبەیە و ئەوانەی تر چێن والله ئێمە هەر لە خۆمانەوە لە بەزمێ گەگەڕای مناسبەتی نووسکەین ئەمە یەکێکە لە مناسباتەکان ئەمە کۆمەڵە کادێری تەلەڤیزیۆنی تایە کۆمەڵە هونەرمەندی تایە شتێکی یعنی نادرە جوانە زۆر ڕاست کاوسمان نووری بەڵێ بەڵێنەری ئەم بەرنامەیە گەنجن بەڵێ هێشتا کورە خۆم هێشتا گەنجم بەڵام گەنجتر بووین دەستەکانە خۆش بە کاک عەبدوڵڵا دوو وێنەم لەلایە بەجلی پێشمەرگایەتیەوە پێم خۆشە خۆت باسی و ئەزمونەتم بۆ بکەی ئەمە کوێیە ئەمە کولی ئاسکەریە کولی ئاسکەری چوتە کولی ئاسکەری کاک من دوو نیایەتی 92 بیدایەتی 93 کۆتایمانێ بەڵێ پێمە بێت تۆ لە دوێ ڕاپەڕین باسی ئەومان نەکرد کە لە ساڵی 1994 مدیر ناحیەی قەردار بەڵێ بەڵێ چۆبی بە مدیر ناحیە وەڵڵی وەکو ئەرچێک خستیانە ئەستۆم چونکە ئەو کاتە ئیمکانێت زۆر کەم بوو ناوی زلو دێوێران بووین هیچمان بۆ نەئەکرا یعنی بڕواکەی پرۆژەی ئاوەکە لە داوانەوانە کە بۆ ناو قەراغە هات ئۆتۆمبیل مەشینە ئیڤایەک بوو دروستمان کرد بوو تاواناتاوەشی ئەشکا بە پەلا بۆ بمێن هەیەتوانێت بۆ چاکردن یعنی ئەرچێکی زۆر کەوتووە سەرمان و ئیمکانێتێکی کەم نە ئاسایشمانە بوو نە پۆلیسمانە بوو نە هیچ بوو بەس ئیشێکی ئیداری بوو هیچ ئیمکانەتێکی مادی نەبوو هەر لە دوای ڕاپەڕین لە دوای ئەوەش شتە کولی ئاسکەری هیچ خزمەتێکمان پێ ناکرا بەڵێ مباشرەتەن بووم بە خوێنکاری کولی ئاسکەری ئێتر دوایەوە کولی ئاسکەری تاوا کرد و با بڵێن پلەی سەربازی دووە بەڵێ پلەی سەربازی دەستەکانە خۆشمە وێنێکی پێما بە کاتی دەرسوونی ئاسکەری بەڵێ پلەکە چی بوو کاک کە خانەنشین بوو گەشتی بە عەمید گەشتی تا عەمید دەستەکانە خۆش ئەمە شوێنەیەکی ترە جارە و کاتەکە نامزانی وێنەی کارێکی هونەریە بەڕاستی ئەمە ڕاستی وەڵامە وێنەی ئەو ئیتر پێشمەرگەم معڕەزە بۆ هەموو شتێکەوە هەر زەقی ئەمری پێ بکەنە پێ بچێت دەستەکان خۆش بە کاگە بڵامە شەر وێنەیەکی تری جەنابتە بە پلەی سەربازی پێما لێرا مقدەمی جارێ بەڵێ ئەمە لە کاتی چەند ساڵ لەو بوارە خزمەتێک لە بواری عسکەری وڵی لە تقریبا 2002 هەتاکو کاتی خانەنشینی تقریبا 6 ساڵێکی چاو ڕاست وێنەیەکی جەنابت و
عاتیەخانە دایکی ئادیە عاتێخان ڕێز و خۆشەویستیمان بۆ عاتێخانی گوڵ یەکێکە لە هەرە کەسەمانەکان و بۆ هونەرمەندێکی چاکیشە زۆر دەستەکانە خۆش بەرز سڵامان بۆ هەیە ئەمەش وێنەیەکی جەنابتە لەگە کۆمەڵە هونەرمەند و کەسایەتی دیار مامۆستا تەها بابان بەڵێ ئەو شوێ ئەو شوێنە پیشانگایەک بوو دەکرایەوانە مامۆستا تاوابانەی کردەوە پیشانگاکە پیشانگایشی هین بوو بەیوای تەندروستی باش بۆ مامۆستا تەها بابانە خوازیین دەستەکانە خۆش بێ لەگەڵ خواردن نابینی چۆنە کاک وەڵڵایە ئەو چێشەی جارانم نەما بۆ جاران چاکمە خۆر بەڵام بەخوایستا نازانم ئای لەگەڵ خواردن دروستکردنە خەبیرم تێ ئێسش دروستێکی ئەرە وڵات چلێسێکە ئەگەر ماڵەوە بێڵێ وێنەیەکی جەنابزە دیارە لە سەیرانێکە دیارە خەریکی گۆشتلەتکردنی ئای چۆن بەخوا ئەمە لەوانەیە چێ لە سێرانەکان بێژ نامی هەر خەری خۆت حەز لە خواردن دروستکردن زۆرم حەز دێ بۆ گۆشتیان و دەستیشم خۆشە ینی بڵێن گەڵێن دەستی خۆشە دەست و ئینم خۆشە بۆ ڕاستە دەستەکانە خۆش بە کاک عەبدوڵڵا دیارە جەنابت ساڵانێکی زۆر سەرخاڵی کاری هونەربی وەلەم دواییانەش لە کۆمەڵێک درامای تەلەڤیزیۆنی بەشداریت کرد بە تایبەتی لەوانی کەناڵی کورسال لە درامای پرۆفیشاڵ و پێما بێ لە سەمەرەش بەشداریت کرد لەم ئەخیرانەیە بەڵام دواتر کشایتەوە بۆچی کشایتەوە وەڵایی ماڵەمان نەخۆش کەوت نەخۆشەکەی قورسی کۆرۆنا ئەوە بوو بەڵێ بەڵێ نەخۆشەکەی زۆر قورس بووی تر منش تەرکیزم نەما بوو هەر معادل خەیاڵم لای بوو گوتم ئەمە با بکەم بە هینی ئەو لەوە استێغنام کرد ئیشەکەم جێشت و چوون بەلای ئەوە ڕاستە ئیتر باش بخوای نێوانێ نەڕۆی کاگە وڵامەش وێنەیەشی ترە دیارێکێک لە کارەشانوەکان کە نمایش کراوە ئەو چ کارێکە ئەمە چێنە هونەرمەندانە لەگەڵ وەڵایی ئەوان ستافەکەی گەڕام بە دوای دەستگیرانان ئەو کاریتی پێشەوە ئیشەش بەڵێ بەڵێتی پێشەوە بەڵێ ئەمە کارێکی جوان بوو کارێک بوو وەرجێڕاو دەستەکانی خۆش وێنەیەکی ترە کۆمەڵی کەسایەتی هونەرمەندی خۆشەویست لەگەڵایە و کاک عەبدوڵڵای خەیاتیشتان لەگەڵای بەداخۆ ڕۆحشاد بێ بەڕەحمەت بێ بەڵێ ئەمە ژیشتێکی هەر بۆکو یادگاریەکە ڕسمەکەی چینەوە بەڵێ ڕاستە دەستەکانە خۆش بێ ئەمە تۆ هونەرمەندێکی تر بێکۆ وەستاون لە بەردەم با بڵێن پۆستەری شانۆگەری دادگا نووسینی فوادی مەجید نووسری دەرهێنانی دانا عەلی سەعید بەڵێ بەڵێ ئەمە لە 1994 بەڵێ دادگا لە هەولێر ژمایشمان کرد کارێکی جوان بوو کارێکی زۆر جوان بوو من دەوریەکە لە خەلیفەکان دیارەوەیکێکە لە ڕێکلامەکان کە ئەوە پۆستەر لەسەر جادەدانراوە بەڵێ وەکو ڕێکلام بۆ شانۆی بەڵێ ئەمە لەگەڵ کاکداناین کاکدانای ئیخراجی کرد بەڵێ ڕاستەکەی دەستەکانە خۆش بە کاک عەبدوڵڵا کۆمەڵێک وێنەی تەمەنی گەنجی و قۆناغی جیاوازی ژیانی تۆیە ئەمە یەکێکە لە وێنە جوانانە ئەمە کچە تاقانەکەمە ئەوە کوێ خۆشەویستی باوچێت ئێمە ئەمە لە منتیقەی شەدەڵەوە ناوێ دەسەوەر ئەو کاتێکە لە شاغ بوویت بەڵێ یەو سەردەمەیە کە پێشمەرگە بوو بەڵێ بەڵێ وێنە یادێوەرێکی زۆر جوانێ ئەمەش وێنەیەکی تری هەر جەنابتە پێم خۆش ئەمانە بینەربی بیننی قۆناغی گەنجی و ئەمە پۆزم لێەوە نی قاچەکەم سەر سوقە مۆدیلی ڕسمی جاران ئەمە جەنابەت بە خوشی درێژ و قەمسەڵی چەرم و مۆدیلی ئەو ساڵانە بەڵێ هەرە وەڵامە زۆر کۆنەمێنێ ڕاست لە ڕسمە لە خۆتە خۆ خوارەکەیتەوە خۆشەکەکەیتەوە بزانیت زۆر ڕاستەیتر تەمەنیشە بەڕاستی تەمەن ئەڕات تێپەڕێ بە تەئکید یادەوەری و بیرەوەریەکان و ئەو کاران جوانانەی بەڕاستی کەیوە کردوتانە هەمیشە ئەمێنێتەوە هەمیشە لە بیرەوەری و لە زیهنی خەڵکایە و هەمیشە جێگەی شانازیە هەموو ئەو ئیشانێکەوە کردوتانە تۆ هاوڕێکانت چ لە بواری پێشمەرگایەتی لە شاخ ماڵوێرانی و ئاوارە بوون چ لە بواری هونەر لەو ساڵانە لە هەفتاکان کە زۆری نەویشانی هەفتا هەشتاکان ئەزانی لەژێر دەسەڵاتی حیزبی بەعزە چوە خانی بەرگری بەڕاستی و زۆرێکانی بە هێما کارتان کردووە ینی لەژێر ئەو دەسەڵاتە باڵێن داپڵۆسێنەرە ئەو کارانە کراون جێگەی شانازین و مێژوو بەڕاستی ئەمە بە شانازی بۆ ئێوە نووسێتەوە ئێوە هونەرمەندی گەورن و هەمیشە جێگەی شانازی ئێمە هەچیەکمان کردووە حەزمان و بنێمان و بووین بە ئەرشی خۆمانمانزانیوە وەوە ئەزانی هیچمان نەکردو ینی ئەمەی کە کردومانە ڕێم بێکم تەقسیریشی تیاابێ ئەوە زیاترمان کردێ دەستەکانتان خۆش بۆ تەخسیرتان نەکردووە ئێوە هەمیشە گەورن و هەر بە گەورەی ئەمێنەوە کاک عەبدوڵڵاژیان ئەمە هیوای تەمە درێژی بۆ جەناب دەخوازی هیوای بەردەوامی بۆ جەناب دەخوازی ئەمە ڕۆمانومان کردی نابعکسەوە زۆر سوپاس بۆ جەناب دەراوە جوان و گەشاوی من لە خزمەتانە قوربانی تۆم زۆر سوپاس دەکەم چاوەکەم خۆشەویستان بەم شێوە هاتینە کۆتایی ئەم بەرنامەی وێنەگرافی تا بەرنامەی داهات و کاتێکی ئارام بۆ هەموو لایەکتان